کارەبا نایگرێ نازانم چی بڵێم توخۆ کارەبا وگرێ نامگری ئێوە مهندسین سڵاوە لێ بێ پیرۆزە پلانە چییە؟ زۆر سپاس بە خێراتنتانەکەم سەرەتا ئێمە وەکو کۆلێژی ئەندازیاری کارەبا کە ئەمڕۆ لە دوای 4 ساڵی خوێندن توانیمان بە سەرکەوتویی دەربچین و لەمڕۆ لەم مەراسیمە جوانەیە بەشدار بین. پلانی ئێمە چییە هەر لە سەر اختصاصی خۆمان کە مهندسی کارەباین بتوانین لە داهاتووە خزمەت بە وڵات و کوردستانەکەمان بکەین. باشە بینایەکە بەنێ جوان ئەسیسیەکەی؟ بەڵێ بەڵێ ئینشاءالله ئەبێت بتوانین ئەسیسی بکەین وەکو مهندسێکی کارەبا. بەڵێ بیرۆکی چاکە پێ؟ بەڵێ بەڵێ ئینشاءالله بە سەرکەوتویش ئەتوانم لە وارەکەی خۆمە پەرەی پێ بم ئەتر لە هەر شوێنێک بێت. تا چەندێک دیراسەیەکەی؟ بۆ ماوەی 4 ساڵە ئێمە بەردەوام ینی نکۆڵیمان نەکردووە لە خوێندنەکەمان لەو شتانی کە بۆمان دانراوە بە تەکید دەتوانین لە داهاتووشتا بە سەرکەوتووی بتوانین لە بوارەکەی خۆمانە لە دەرەوە ئیشی تیا بکەین. هەندێک لە ئەو کەسانی کە تەخەڕوجەکەن ئەچێ بوارەکەی گۆڕێوازی لێنێ تۆ بە تەمای بیگۆڕی؟ نا هەر لەسەر ڕێچکەکەی خۆم بەردەوامە بم چونکە من بۆ ماوەی 4 ساڵ لەسەر بوارێک بڕۆم و لە بەشێکا بخوێنم بە تەکید دەبێت لە کۆتاییشدا هەر لەسەر ڕێچکەکەی خۆم بەردەوام بم. باشە یەک پرسیار زۆر ئەمە پرسیارە لەلام هەندێک کەسێک کارەبا نایگرێ بۆ کارەبا نایگرێ نازانم چی بڵێم توخۆ کارەبا وگرێ نامگری ئێوە مهندسین مهندسی کارەباین بەڵێ لی ئەزانین هەر لە بوارەکەی خۆمانە بە تەکید چەند تەکنیکێکی خۆمانەیە کە بە دوورە بین لە کارەباگرتنەکەی کە تۆ باسیەکەی. کارەبا وگرێ ئەخر ئێمە چونکە خوێندومانە شتی سیفتی بەکارێنین خو ئەگەر نام کەسە کارەبای گرێ ئەگەر نەوشێک گرێ هەز ناکە بەشی کارەبا و تاوا کردووە. وەڵی من کارەباچیەکەم بینی و دەستی ئەگەر بە وایرەکەەوە کارەبا نەیەگرت کارەبانی ئەگرێت تەبعەن لێ ئەزانێ هەر دەستی پێوان لە خوێنمانایە چی بڵێم تۆ پلانە چییە؟ وەکو ئەوەی ئەووتی هەر کە کۆلێژمان تاوا کرد لە بەشی خۆمانە بە دوای هەلی کارە ئاگەڕێن ئەوەی کە خوێندومان اختصاصی خۆمان لەوەیە پەرێ بە خۆمانین. بەنیازیم کۆمپانیا شدانێن جارێ زۆر زۆر دوای تقریبا نانێت 3-4 ساڵی تر بڵێم دامانە کێزانە ئەم قابلێتان بیر بێ خاترمان بگرن بیرمانەوە نانا خەمەنەوە من خەڵکم بیر ناچێتەوە بیناسم و کاتە بانتەکەی هاوکاریمان تایە بە تاکید ینی عەرەبێک هاوکاریمان تیا بێ بەخاطر ئەم ڕۆژتان بیر نەچێت نانا مستەحیلە چەند ڕۆژێکی ئامان بیرەچێتەوە.